بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و پێویست ماوەی چەند ڕۆژێکە 400 میلیارد دینارەکەی بەغداد گەیشتۆتە هەرێمی کوردستان بەڵام تاوکو ئێستا دیار نییە حکوومەتی هەرێمی کوردستان چی لەو 400 میلیارد دینارە دەکات. ئەمە شەو بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە دۆخی ئابووری عێراق وەریمەروە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. چەند ڕۆژێکە 400 میلیارد دینارەکەی حکوومەتی عێراق بۆ موچەی فەرمانبەران گەیشتۆتە هەرێم. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە حکوومەتی هەرێم چی لە پارەکە دەکات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی عێراق 400 میلیارد دیناری خستە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم لە ئەلقی هەولێر بانکی ناوەندی عێراق. لە ڕوونکردنەوەیەکیشدا وەزارەتی دارایی عێراق خۆشداری دەداتە حکوومەتی هەرێم لەبارەی 400 میلیارد دینارەکەوە. وەزارەتی دارایی عێراق ئاماژە بەوە دەکات 400 میلیارد دینارەکە بۆ موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم نێردراوە تا ڕێکەوتن لەگەڵ هەرێم نەکرد لەمە دووە هیچ بڕەپارەیەکی دیکە نانێرن. بەپێی زانیاریەکانی حکوومەتی عێراق ماوەی 30 ڕۆژی بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان لەبارەی نەوت و موچەوە دیاری کردووە. سەرەڕای گەیشتنی پارەکەی بەغدا تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە خشتەی دابەشکردنی موچەی مانگی شوباتی موچەخۆران ڕابگەێنێت. دابەش نەکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە لەگەڵ خراپی دۆخی خەڵک بەوەی کەرەنتینەکردنیان و دابین نەکردنی بژێوی ژیانیان. پێچەوانەی هەموو حکوومەتەکانی دنیا حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا موچەی مانگی شوباتی دابەش نەکردووە. لە ئەمان کاتیشدا هیچ بڕەپارێکی بۆ ئەو کەسانی لە سەردەمی کۆرۆنا کاریان لەدەست داوە دابین نەکردووە. شکستی حکوومەتی هەرێم لە دابەش نەکردنی موچە لە کاتی خۆیدا و قەرەبوونەکردنەوەی ئەو کەسانەی لە سەردەمی کۆرۆنا زەرەرمەند بوون لە کاتێکدایە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا نزیکەی 1 میلیارد بەرمیل نەوتیان فرۆشتۆ و عێراقی ژمانگانە 453 میلیارد دیناری ناردووە لەگەڵ دابینکردنی 25 میلیارد دینار مانگانە لەلایەن هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە و بوونی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن. سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا مامۆستا لەوە دەست پێ بکەین چەند ڕۆژێکە 400 میلیارد دینارەکەی بەغداد گەیشتۆتە هەرێم. ئەو 400 میلیارد دینارە بۆ چیا تو دەبێت چی لێ بکرێت؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە من سەرنجێکمەیە لەسەرەوە 400 میلیارە. مانگی پێش و مانگی 1 و 2 و 3 453 میلیارد هاتووە. 10 میلیۆن دۆلار ئەبڕن لەو 453 بە حکومەوەی بڕێک پارە قەرزارە حکوومەتی هەرێمی کوردستان هی ئەو بانقانەی کە کاتی خۆی پارەکەیان بەکارهێنراوە چ بە نەقد ڕایان کێشاوێ یاخود چەکی بێ ڕەسیدیان دابێ. پارەکە بەشێکی زۆری هی TBIە بەشەکەی دیکەی هی بانقەکانی ترە بۆیە ئەبوایە 453 میلیارد بەهاتایە یا هەرێمی کوردستان داکۆکی لەسەرەوە بکردایە کە 453 میلیارد دینار ئەبێ بگاتە دەستی. لە ئێستادا چۆن قبوڵیان کردووە چۆن ڕازی بوون لە سەر 400 میلیارد بگاتە هەرێم کە ئەمە لە قانونی موازنە باس لە موازنەی 1/12 کەین کە هەرێم شایستەی ئەوەی هەیە 1/12 موازنە بەدەست بێنێ. بۆ ڕازی بوون لەسەر 400 میلیارد ئەمە ئەو پەڕی تەسلیم بوونە بە ئەو واقعی کە هەیە و ئەو پەڕی احتیاج بوونە بە پارەی عێراق دەرەکەوێت قبولکردنی هەر بڕەپارەیەک لە عێراقەوە بێت لە ژێری یاسا پشتی خۆیان بێ یا خۆیان نەبێت استحقاق بێ یا استحقاق نەبێ استحقاقکە بە تەواوی بێت یا بە کەمی بێت ئەمان قبوڵیانە
لەبەرەوەی جۆرێک لە ئیفلاسی مالی هەیە لە هەرێمی کوردستانە، یعنی ئەو بڕەنەوتەی کە ئەفرۆشرا جاران ئێستا بە پێی قسەی سەرۆکی حکوومەت تەنها 30 ملیۆن دۆلار مانگانە داهاتی نەوت هەیە، داهاتی ناوخۆیی داهاتی غیر نەوتیش ئەویش نزیکەی 60 ملیۆنێکە کەواتە کاتە 90 ملیۆن دۆلار. هەرێمی کوردستانیش پێویستی بە زیاتر لە 700 ملیۆن دۆلار هەیە، کەواتە 600 ملیۆن دۆلار 755 ملیۆن دۆلاری ئەوێ، کەواتە بە شێوەیەک لە شێوەکان هەرێم جۆرێک لە ئیفلاسی مالی بەس عادەتەن لە هەر وڵاتێک ئەو قەزیە ڕوو بدا ئەبێ ئەو شوێنە ئیشهاری ئیفلاس بکە، ئیعلانی بکە کە ئیلتیزاماتەکانی ناتوانێت بداتەوە، بە تایبەتی ئەمانە بۆ موەسساتی مالی زیاتر. بۆ حکوومەتیش ئەم قەزیەی بەسەر دێت لە ئەنجامی ئەم قەزیە حکوومەت خۆی هەڵەوەشێنێت. بەس بەرپرسانی هەرێم ئەوەنە چاوقایی من، ئەوەنە بێباکن، ئەوەندە بێخەمن لە ئاس بەرپرسیارەتیە، چونکە ئینسان کاتێک کە بەرپرسیارەتیەک وەرەگرێت ئەم بەرپرسیارەتیەت تاریخە، ینی مێژووی ئەو کەسەیە کە پاشە ڕۆژ پێی ئەڵێ کە تۆ لە فترەی ئەوەنە تا ئەوەندەی ئەوەندە حکومت کرد، حکوومەتەکەت ئیفلاسی کرد، نەیتوانی موچەی فەرمانبەران بە ئیلتیزام بە ئامادە نەبووی تەحملی ئەو مەسئولیەتە بکەی یاخود ئیعلانی ئەوە بکەی کە حکوومەتداریت پێ ناکرێت. ئەبوایە بۆ حفظی مائی وەجه، یعنی بۆ مێژووی خۆیان ئەم حکوومەتە دەستی لە کار بکێشایەتەوە و ئیستیقالەیەکی جەماعیان بکردایە. حکوومەتی ئینقازی وەتەنی یاخود هەڵبژاردننی پێشوەخت ئەبوایە ئەمەیان بکردایە لە ڕاستیا بۆ مێژووی خۆیان، بەڵام زاهیرەن ئەم بەڕێزانە قەنەعەتیان بە مێژوو نییە، چکە دوجار ئەیانوێ مێژوویش خۆیان بینوسنەوە، کە مێژوویش خۆیان بینوسنەوە بەشان و باڵی خۆیان هەڵەدەن، ئەتوانن بڵێن ئێمە مێژوویەکی زێڕینمان هەبوو لە هەرێمێکی ئاسوودا ژیاین، ئەو پەڕی دیموکراسیەت هەبوو، ئەو پەڕی شەفافیەت هەبوو. چۆن ئێستا ناوبەناو راپۆرتەکانی منەظەماتی عەفوی دەولی کە ئیتیهامی هەرێمەکە خۆپیشاندان لە دهۆگەکرێ، ئەمان ئەڵێن خۆپیشاندەرانمان بۆیە گرتووە لە بەرەوەی ماسکیان نەبەستووە، دەستکێشیان لە دەست نەکردووە. ئەمە جێگەی مەسخەرەیە بەڕاستی. ئێستا کاتی ئەوەیە کە کاتی ئەو هاتووە کە بەڕێز دەڵێ حکوومەت ئیفلاسبوونی خۆی ڕابگەێنێ، هەمە وەکو حکوومەت هەمەکو لە ڕوانگە ئابوووریەکەشەوە، ینی بە حکوومەت 6 مانگە موچەی پێدراوە کاک حەکیم، حکوومەت 6 مانگە تا ئێستا موچەی 1 مانگی داوە. ئەوە ئێستا باسەکەن لەوەی دوای ئەم 400 ملیارە دەسەکەن بەوەی موچەی مانگی 2 دەست پێ بکەن، ئایاکەی دەست پێەکە. عێراق بەو وەزعاننا لەبارەی کە هەیەی بەو هەموو ئیرهاب و بەو هەموو گەندەڵی و بەو هەموو فەسادە و بەو هەموو قەزیانەی کە هەیەی بەو هەموو محەسەسە و تائیفی و ئەوانەی کە هەیەی موچەی مانگی 5 لە کاتی خۆیاندا و بە تەواویش داوێتی. قسە هەیە بۆ مانگی 6 گۆڕانکاری بکرێت، گۆڕانکاریەکەژە بێ بە یاسا بکرێت. کەواتەم حکوومەتی هەرێم مەبەسمە چۆن لە عێراق لەبەرەوەی حکوومەت نەیتوانی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکە، ڕژانە سەر شەقام و لە ئەنجامی فشاری سەر شەقامە حکوومەت ئیستیقالەی کرد. دوای 5 مانگ توانرا 3 سەرۆکی ئەنجومەنی وەزیران بگۆڕێ، 3 کاندید بگۆڕێ، اینجا توانی بگاتە ئەوەی کە حکوومەتێکی تازە هەڵبژێرن و ئێستاش ئەو حکوومەتە لەژێر ئیمتیحانایە. لە هەرێمی کوردستانم کەلتورە نییە، کەلتوری وازێنان، کەلتوری ئیستیقالەی جەماعی، کەلتوری دەسا و دەستکردنی دەسەڵات نەبووەتە کەلتور لە هەرێمی کوردستانە، بۆیە وەزعەکە ڕۆژ لە ڕۆژ بەرەو ئەزمە ڕوا، ڕۆژ لە ڕۆژ بەرەو تەنگەژەی زیاتر ئەڕوا. ئیسەبارەت بە 400 ملیارەکە بۆچی هاتووە؟ دەبێت 400 ملیارە ئەگەر سەیری ئەو کتابە بکەی کە پێی خراوەتە سەر حسابی هەژماری هەرێم لە بانکی مرکزی، لە فەرعی بانکی مرکزی، باز لە موچەی مانگی نیسانەکات، چونکە حکوومەتی ئیتیحادی مانگی 1 ناردووە، مانگی 2 ناردووە، مانگی 3 ناردووە، ئەمە بۆ مانگی 4 ناردووە، بەس بۆ تەواو نەی ناردووە بەرپرسانی هەرێم زەڕورە جوابی ئەو بابەتە بدەنەوە. ئێمە لە بەغدان نین تاوە ئیستیفسارە بکەین، چونکە من بەنیازم کە چوومەوە بەغداد. دەوێت چی بکەن ئەرکی وەکو پەرلەمانتاران چێک کە موچە لە بەغدادەوە بێت بۆ موچە خۆران، بەڵام لێرە دابەژ نەکە. ئێستا موچەکە هاتوو دەڵێن گوایە ئێساندێک لە بڵێن ڕاگەیاندنەکانی سەربەرستا دەڵێن بۆ قەرز نادەن، دەیدەنەوە بە قەرز. خۆی مشکلەی قەرز مشکلەیەکی زۆر فراوانە کاکەکیم. مشکلەی قەرزەکانی هەرێم
مشکلەیەکی زۆر فراوانە مشکلەیەکی زۆر معقدیشە پێویستە محکمە یەکلایی ئەو بابەتە بکاتەوە اینجا محکمەکە لەکوێ بێ محکمەی هەرێمی کوردستان ئەتوانێت بڕیار بدا لەسەر ستافی حکوومەتی ئێستا یا ستافی حکوومەتی پێشوو نەکرێت بۆیە بێ ئالیەتێک بدۆزرێتەوە کە دەستگایەکی بێلایەن جاوە محکمەی با بڵێن نەزاهەی عراقی بێ یا دیوانی چاودێری دارایی عراق بێ با ماهەنگی ئەو دوو دەستگای کە لە هەرێم هەن دەستگای چاودێری هەرێم لەگەڵ دەستگای دەستپاکی هەرێم بەمانە بتوانن ئالیەتێک بدۆزنەوە بزان ئەم مەسئلەی قەرزە چۆن کراوە ئێستا حکوومەت بە حساب خەریکی ئەوەیە راپۆرتێکی تەفسیل ئامادەکە ئەو قەزیە من قەناعەتم وایە بێ دوجار محکمە بڕیاری لێ بدات چونکە ئەمە سێ قەزەی تیا کراوە جەریمەی مالی تیا کراوە یعنی پارە بە هەدەر سەرف کراوە مخالفەی مالی تیا کراوە مەسەن موازنە نەبووە مخالفەی ئیداری تیا کراوە کە مەسەن ئەمە ناویان ناوە قەرز لە کاتێکا قەرز نییە لە ڕووی ئیداری و ئەمەی کە لە دەوڵەمەندەکان وەرگیراوە لەسەر چه ئەساسێک وەرگیراوە قەرز لە دنیا بەو شێوەیە ناکرێ ئەمە ئەکرێ پارەیەک بوو بێ بە موقت تحویل کرا بێ لە بانقێک کۆچکاوەی بیسترا کە لەو بانقە وەرگرن و بە قەرز بیدەن حکوومەت کەواتە حسابێکی تحویل بووە بە موقت بەکارهێنراوە تاوەکو ئەو موچەی پێسەرف کراوە ئەمەش بەهانەیەکە کە بۆ ئەوەی ئەو پارەیە دێت مماتەڵەی پێ بکەن هەرچۆنێ بێ بیگەێنە مانگی 5 مانگی 6 مانگی 7 چونکە ئەمان قەناعەتیان وایە یاخود ئەو قەناعەتە بۆتە سائد کە ئەگەر نرخی نەوت بەرز بوویەوە ئیترەمان پابند نابن بە هیچ اتفاقەیەکەوە لەگەڵ عێراقا و ئەو وەختە داهاتی خۆیانە بێت و خۆیان سەرپەرشتی دوای لەسەر 27 میلیۆنەکەش پرسیارێتی لێ یەکەم بەس ئەرکیە وەکو پەرلەمانتارانی عێراقی خو پەرلەمانتارانی کوردستانیش چییە موچە بڵێن لە بەغدادەوە بێت بەڵام لێرە دابەش نەکرێت ئێمە ئەو واقع هەیە کە دیوان ڕقابەی مالی سەلاحیەتی خۆیەتی دیوان ڕقابەی مالی اتحادی کە تحقیقی دینار بە دیناری بکە لە ڕووی محاسبیوە ئەبێ میزانی مراجعە هەرێمی کوردستان بیدا بە بەغدا و پارەی بۆچی سەرف کردووە ئەو پارەیە تەخسیسە بۆ موچە هەر پارەیەک تەخسیس کرا بۆ موچە یەکێک لەو قەزیانەی کە لە قانونی ئیدارەی مالی باسەکرێ بە هیچ شێوەیە ناکرێت لە دەستکاری پارەی موچە بکرێ بۆ ئێمە بێتە مخالفەیەکی مالی یا جەریمەیەکی مالی ئەو وەختە قەزا بڕیارەدا لەسەرەوەی کە ئەمە بەرپرسانی حکوومەتی هەرێم چیان کردووە ئەمە لە فانەژ یەک لە دوای یەک کەڵەکە بن ینی کاک حەکیم ئێمە حساباتی خیتامی تا 2012مان لە پەرلەمان مسادەقە کردووە کۆمەڵێک بڕگەی زۆر تایبەتی تایە بەرامبەر بە هەرێمی کوردستان کە مخالفاتی مالی کراوە جەریمەی مالی کراوە مخالفاتی ئیداری کراوە بە بڕگەتیایەتی و چووەتە دەستەی نەزاهە لە دەستەی نەزاهەوە ئەچێتە محکەمەی نەزاهە دوایی یاسا بڕیاری ئەوەدا لەسەر ئەو بەرپرسانەی هەرێم کە تا چه ئەندازەیەک ڕۆژگارێک دێت کە ئەو بەرپرسانەی هەرێم چۆن ڕوبەڕووی دادگاکرێنەوە بەڵێ مەوەست لە بەغداد بەتاکید چونکەوە دیوان ڕقابەی مالی دیوانێکی اتحادیە باش بەس وەکو ئەرکی پەرلەمانتارانی کوردستان چیە لەسەر ئەو ئەرکی پەرلەمانتارانی موچەدا بەش ناکرێ مەسەڵەن یعنی حکوومەت گوێ ناگرێ مشکلەی پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی ئیفلیجە لە ئێستادا ئەو هێزە سیاسیە باڵادەستانی کە لە هەرێمی کوردستان انتخاباتیان بۆیە بەو شێوەیە تەزویر کرد تا بتوانن زۆرترین دەنگ و چۆن دەنگی نەک دەنگەکانی خۆیان دەنگی کەمایەتیە نەتەوایەتیەکانیشیان وا لێ کرد کە ئەوانە تەمسیلی حەقیقی کەمە نەتەوایەتیەکان نەکەن من لەگەڵیان تێکەڵیم هەیە کە ئەوانە هەمیشە باز لەوەکەن بە تایبەتی ئەوانیان لە عێراق ئەندام پەرلەمانن زۆر جار باز لەوەکەن کە ئەوانە تەمسیلی ئێمە ناکەن ئەوانە بەناو لەسەر کەمایەتیە نەتەوایە بەڵام سەر بە پارتێکی سیاسی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان و بە کەیف خۆی ئیسفادەیان لێ کاو ئیسیسماریانەکە باشە سەبارەت بە ئەوەی کە دوێنێش وەزارەتی دارایی عێراق ڕوونکردنەوەیکی بڵاو کردوەوە کە دەڵێ لەمە دووە هیچ بڕەپارەیەک نانێن تاوەکو ڕێکەوتن نەکرێ هیچ شتێک لە ئارادا گفتوگۆی فەرمی ڕێکەوتن لە داوایان کردووە لە وەفدەکەی هەرێم کە لە ماوەی مانگیەکە تەبەن لە ڕووی پرۆتۆکۆلیەوە نامەکەی وەزیری دارایی عێراق بۆ شەخصی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە کاتێک دێیت وەزیری دارایی وەڵامی نامەکەیە داتەوە ئەمە جۆرێکە لە مخالفاتی پرۆتۆکۆلی چونکە لە ڕووی سلەمی دەوڵەتەوە
سیستەمە فیدراالیەکە پلە فیدراالیەکان بەرزترن لە پلەکانی حکووماتی ئەقالیم حکووماتی ئەقالیمیش با بڵێن پۆستەکان لەگەڵ حکووماتی محەلی دوای ئەوان دێت خۆی بۆ خۆی ئەمە مخالفەی پرۆتۆکۆلاتە کە دەرەنجامی باشی نابێت چونکە ئەوانەی لە عێراقن هەست بەوەکەن کە حکوومەتی هەرێم جۆرێک لە با بڵێن لودبەرزی بەرامبەر بەو قەزیە پیشاندا بۆیە یەکسەر دوای ئەوە نامەیەک بە دوایە هات کە ئەمە کۆتا پارەیە دێتە هەرێمی کوردستان ئەگەر نەگەینە ئیتیفاق دوای ئەوەی من بیست بێتم کە وەفدەکە ویستوێتی بڕوا وتوانە مەیەن تا کەسێک دیاری ئەەکەن بەرپرسی مەلەفی نەوت بێ ینی بڕیان لەسەر نەوت بتوانێ بدا ئەویان بە وەفدێرێم وتووە ئەویان بە هەرێم وتووە کە کەسێک منێرن کە دەسەڵاتی ڕادستکردنی نەوتی نییە بۆی ئەوانیانێ مەلەف بۆچی پێشتر مامۆستا جێگری سەرۆک حکوومەت وەزیری دارایی وەزیری پلاندانان سکرتێری ئەنجومەنی وەزیرە ئەمان هەموو ڕۆشتن بۆ بەغداد ینی عێراق دەڵێوانە دەسەڵاتیان نییە دەبێ خەڵکی ئەمانە ئەتوانن با خۆیان ئەعلانیکەن ئەتوانن بڕیار ئەوان وتیان ئێمە دەسەڵاتی کاملمان پێ بەس بەوە نەیانتوانی بگەنە نەتیجە حکوومەتیش لە سەرەتا بوو ئێستا تازە یەک دوو ڕۆژ بوو دەست بەکار بوو وەفدەکە لەوێ بوو حکوومەت لە ئێستادا لەژێر فشارێکی گەورەی پەرلەمانی اتحادیایە لەژێر فشاری شەقامە ئەو 400 ملیارە لە ئێستادا بەلبەلەیەکی ناوەتۆ لە ناو لیژنەی مالیە کە داوای هەڵوێستیانە کرد کە لە کاتێکە هاوڵاتیانی ناوەڕاست و خواروی عێراق ئاویان نییە کارەبایان نییە بە چه حەقێک وەزیر 400 ملیار یا پەرلەمانتارنەوە دەڵێن بەڵێ لە لیژنەی مالی زۆر قەزیەکە گەرمە و لە ناو گروپەکانی پەرلەمانە قەزیەکە زۆر گەرمە کەوای کردووە جۆرێک لە تەنگەژە دروست بێ بۆیە ئێستا کابینەکەی مستەفا کازمی کە حەود وەزیری ماوە دوانیان کوردن گرفت بۆ دانانی ئەو وەزیرە کوردانە دروستە بێ بە دڵنیایەوە لە چڕوانگەی و گرفت دروست لە ڕوویەوەی لەوانەیە دەنگیان نەدەنێ دەنگیان نەدەنێ باشە بەس بڵین ئەو تا ئێستا و توێژەکان بۆ ڕێککەوتنەکە هیچ بەر پێشتونێکی هیچ بەرەو پێشتونێک لەبەرەوەی هەرێم تا ئێستا وەزیری نەوتی دیاری نەکردووە و سەرۆکی حکوومەتیش پێم وایە تا ئێستا ئامادە نییە کازانێ بچێتە ئەوێ بە هەمان وەزعی جێگری سەرۆکی حکوومەت دەگەڕێتەوە چونکە داواکاریەکانی بەغداد داواکارەکانی بەغدا ئەگەر لە چوارچێوەی قانونی ئیدارەی مالیە بێ داواکاریەکەن بە حکوومەتی هەرێم جێبەجێ ناکرێت چونکە ئەوان دەوای لانی کەم نیوەی نەوتەکەن کە ڕادەست بکرێ داوای خاڵە گومرگیەکانەکەن داوای داهاتی اتحادی زەڕایی بکەن باسی تەسوێ حساباتی 2005 تا 2019 کەن باز لەو راپۆرتەی نەزاهەکەن کە باز لە فرۆشتنی نەوتەکە بۆ ماوەی ئەم چەند ساڵە باز لە نەوتی کەرکووکە کرێکە لە 2014 دوای داعش تاوەکو 2007 کە هەرێمی کوردستان ئەو نەوتەی دەست بە سەراگرتووە فرۆشتوێتی ئەمانە هەموو ئەو مەلەفە عالیقانن کە هەرێمی کوردستان جوابی پێنیە بۆیان مەسەن ئێستا ڕۆژانە 140,000 زیاتر لە 140,000 بەرمیل لە کەرکووکەوە هەناردەکرێت لە ڕێگەی جیهانەوە عێراق پارەکەی وەرەگرێت لە کاتی 2014 بڕێکی زۆر زیاتر لەوە فرۆشراوە کە بە ئیقراری هەرێم 300,000 بەرمیل نەوت فرۆشراوە چونکە ئەوان ئیحسایات و داتا ئەو 300,000 ئەوان حسابیەکەن بە نەوتی حکوومەتی اتحادی داوای پارەکە یەکەن و داوای تەسوێت دەگەن نامانی پەرلەمانی عێراق باسی 24 میلیارد دلار دەکرد لەو بڕێنەوەی کەرکووک تقریری دیوانی ڕقابەی مالی لە ساڵی 2012 باسی 21 تریلیۆن دینارەکە طبعاً دوایی ئەو تقریرە طبعاً ئەو تقریرە دقیق نییە لە ڕاستیا بە ئینسافیەکی زۆری تایە تقریرێکی دیکە هەیە لە نەزاهە 500 شتێک لاپەڕەیە باسی ئەو نەوتەیەەکە باسی 128 میلیارد دلارەکە کە ئەوەش دیسان تقریرێکی بێئینسافیە بەڵام بارشێوەیەک بێ میزانی مراجعە پێویست دەکا حسمی ئەو قەزیانە بکات لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد. باش ئێستا چارەسەر چیە بۆ موچەی فەرمانبەرە من کاتێک کە ڕکلامیشم بۆ بەرنامەکە کردنێک فەرمانبەر نووسیانە تکایە چارەسەرێکمان بۆ بدۆزنەوە ئەگەر لە بەغدادیش بێت. چارەسەرەکە چی؟ قسەم کرد لەگەڵ سەرۆکی لیژنەی مالی قسەمان کرد لەگەڵ ئەوانەی لە ناو لیژنەی مالین کە بگەڕێن بۆ چارەسەریەکە ئێمە پێشنیاریەوەمان کرد سیستەمی موچە موحەد کرێ لە هەموو عێراقدا. یعنی یەک سولەمی موچە هەبێ هەموو فەرمانبەرانی حکوومەتی عێراقی بکرێتە یەک سیستەم هەمووی لە ڕێگەی کیکار دۆوەریگرێ. ئەوان مەبدەئیەن ئەم قەزیان قبوڵە بەس دوو ئیشکال هەیە.
ئیشکالی یەکەمەوەیە ئایا ژمارەی فەرمانبەران لای ئەوان چەنە؟ ژمارەی فەرمانبەران لای ئەوان 682,020 کەسە. ژمارەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان 1,255,000 کەسرێک. ئەوان ئەڵێن ئێمە ئامادە نین چونکە کاتی خۆی کە موازنە لە 2005 یەکەم موازنە دانراوە هەرێم ژمارەی فەرمانبەرانی محەددی هەبووە. ئەم ژمارە فەرمانبەرانە کە هەبووە 400 شتێکە بوو 416,000 بۆ شتێکی ئاوا بوو. ساڵانە لە بووجا وەزیفەی تازە دانراوە نیسبەتی لە ساحەفەی دانراوە بۆ هەرێمی کوردستان. بیرم دێت ساڵێکیان 100,000 پلەی وەزیفەی تازە دانرابوو 70,000 بەر کوردستان کەوتبوو. 416 کە زایدەن حەڤە ساڵانە 10,000 15,000 16,000 ئەمانە ئەم ڕقەمانە وای کردووە ژمارەی فەرمانبەرانی عێراق بە پێی ئەوەی لە ناو موازنەی ئیتیحادی تەوزیفی تازە دانراوە ئەکاتە 682,020. ئەڵێن ئێمە وەکو قانون تەعامل لەگەڵ ئەم ڕقەمەکە. سەرۆکی لیژنەی مالیوتی کە وەفدەکەی هەرێم هاتوونەتە لیژنەی مالی ئەم تەڕحەمان پێوتون و تومانە ئێمە ئامادەین یەک سولەمی موچە بۆ هەموو عێراق تەبەنی بکەین بەمەرجێ ئێوە بەیاناتی حەقیقیمان بدەنێ. ئەو بەیاناتە ناکە لای خۆتان 2 موچە و 3 موچە و بە دەیان هزار بندیوارتان هەیە کە جێگری سەرۆکی حکوومەت باسی لە لانی کەم 200,000 بندیوار کردووە. ئەوان بەیاناتی حەقیقیانەوێ. ئەم بەیاناتە حەقیقی ئەوان ئامادەن کە موچە خۆرە فعلیەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی کیکاردەوە ڕاستە خۆ موچەکەی لە بەغا داخڵە بێ بە بانقێک لە بانکەکانی هەرێم اینجا ئەو وەختە بانقی ڕافیدەین و ڕەشید ئەگەر بێنەوە ئەو کاراسانیەکەن یاخود ئەو بانقانەی لە هەرێمە ئیتر TBI هەر شوێنێکی ترە ئەڕۆن بە کیکارد ئەم قەزیە ئیداری ئەم قەزیە ئیداریە جیاکەنەوە لە قەزیە سیاسیەکەش. هەرێمی کوردستانە وەختە خۆی کێشەیە بێ لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە. ئەمە باشترین فاکتەرە بۆ ئەوەی موچەخۆری هەرێم ئیتر بیر لەوە نەکاتەوە ئەمە موچەخۆری هەرێمە بیر لەوە بکاتەوە ئەم موچەخۆرە لە ناو چوارچێوەی دەوڵەتێکا کە پێوتری عێراق. بەس پارتی وکێتی ئێمە قبوڵ دەکەن بۆ نمونە موچە بچێتە سەر بەغدا لیستێکی پاکی موچە هەبێ. ئەمە کێشەی بۆ دروست کردوون ئەگەر قبوڵی ناکەن پارە نابێ. موچە نایە لە عێراق و ناتوان ئەگەر قبوڵی ئەەکەن ئەوا دەسەکەیان کەشفە بێ. یعنی ئەو هەموو بندیوارەی کە ئەوان بۆ کاتی دەنگدان هەڵیان گرتووە و هەموو جارێت دەنگەکانی نەک دەنگی بندیوارەکان دەنگیشی پێتە زویرەکەن ئەویان لە کیسەچێ و دوور نییە ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان دەسڵات لە دەستبن بۆ یە کەوتونەتە بینی دوو بەرداشی ئەوەی موچەخۆری حەقیقی موچە وەرگێ بەرداشی ئەوەی لە دەسەڵات بێن چونکە فعلن ئەوەیان کرد موچەخۆری حەقیقی دەرەکەوێت. باشین تەناو چارەسەر ناوخۆی هەرێم فەرموو ئەگەر ئاوکەتان بخۆنەوە ناوخۆی هەرێم بڵێن چارەسەرێکی تر نییە بۆ ناوخۆی هەرێم هیچ چارەسەرێکیان پێ نییە بکەیت فرەچە نازانم ئەوەی کە ئێستا باسی دەکرێت ئەوەی کە داهاتەکانی هەرێم فرەچەشن بکرێن یاخود کۆمپانیا حیزبیەکان بۆ نمونە ئەخر ئەمانە قسەی خۆشن کاکیمیان لە ئێستادا ئەزمەیەکی مالی اقتصادی لە عالەمە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە دووچاری دنیا هاتووە داهاتی هەرچی وڵاتە لەسەر زەویە کەمی کردووە. هەرێمی کوردستان داهاتەکانی چین داهاتەکانی بریتە لە گومرگ لە زەریبە لەگەڵ فرۆشتنی نەوت ئەوە نەوتە سیارەکەی تەزەبزوبەکە بەرزەبێتەوە دابەزێ بە پێی موسساتی دەولی سندوقی نەقد بلۆمبێرگ گۆڵدن ساکس هەموو ئەو موسساتانەی تەقیمی ئەسعارەکەن ئەڵێن لە ماوەی 6 مانگی داهاتوان نەوت زەحمەتە بگاتەوە $50 لە کاتێکا کە ئەمە سیاری نەوتە مەسئلەی گومرگ بە نەشاتی تیجاری کاتێک کە کۆرۆنا هەبێ نەشاتی تیجاری نابێت لە ناو قەزیەکە هیچ حرەکەیەکی تیجاری ئەوە مەسەلەن ئەمڕۆ گومرگی باش گومرگی نێوان بەڵێ هەرێمی کوردستان و ئێران داخراوە ئیتر کە گومرگ داخرێ پارە نابێت داهاتی نابێت مەسەلەن زەریبە ئەگەر زەریبەی دەخل باس بکەین لە ئەساسی دەخل باسەکرێ یاخود ئەگەر زەریبەی عقارات کابرا ئەگەر کرێ لە هاوڵاتیەکە وەرنەگرێ لە چی زەریبە بدا بۆیە مەسەلەی تاڕوبی زەریبی دروستە بێ زەریبە نادرێ هەموو داهاتەکان چۆن ئێستا سەرۆکی حکوومەت دەیوێت ئێستا لە سفر نزیک بووتەوە داهاتە ناوخۆیەکان لە سفر نزیک بوتن ئیتر داهاتی تعدودی داهات چۆنەکەن مەسەن چه سەرچاوەیەکی ترمان هەیە مەسەلەن کشتتوکاڵ پیشەسازی کشتتوکاڵ گەشتیاری
کشتتوکڵ ئەوان خۆ زەریبەی دەخلیان نییە تاوەکو لە کشتتوکڵ زەریبە لەسەر ماوە تۆ سەرەوەی زەریبە لەسەر جوتیاریش دروستکەن لە دنیا خەڵک دامی قەتاعی زراعیەکە دعمی قەتاعی حیوانیەکە دعمی قەتاعی صەناعیەکە هەرێمی کوردستان ئەمانەیشی لێ کرد ئەمە تا بارە مەسەڵەن منطقە صەناعیەکان کارەبایان وا لەسەر گران کردبوون کە ناتوان منافەسەی تیجاری خارجی بکەن بۆ ئێمە لە عێراقا و لە هەرێمی کوردستانە صەناعاتمان ناتوانێت منافەسەی دەوڵەتە ئەقلیمیەکان بکە چونکە ئەوەندەی هەرێم ئیسفادە لە بازرگانی ئەکا ئەوەنە ئیسفادە لە پێشکەوتنی صەناعات ناکە هەرێم عێراقیش بە هەمان شێوە عێراق حملەیەکی زۆر شەریس هەیە بۆ تەدمیرکردنی صەناعەی عێراقی یعنی کۆمەڵێ مافیا هەن هەر مەعمەلەیەک هەر کارخانەیە کە ئەوێ خۆی بگرێ لە عێراقا ئەمانە چن ئەو مادەیە کە ئەو دروستێکە لە وڵاتە ئەقلیمیەکانەوە بە بڕێکی زۆر هەرزانە هێنن کە ئەو مەعمەلە پاش فترەیەکی 3-4 مانگ هەرەوە نەمقاومەکە ئیفلاسەکە و مەعمەلەکە داخات دوای ئەوان نەشاتی تیجارێکی خۆیان بەردەوامە بێ حکوومەتی ئیسفادە لەمەیەکە بۆ چونکە گومرگیان لێوەرەگرێ حکوومەت لە خەمی دواڕۆژی وڵاتەکان نییە بەرپرسە سیاسیەکان لە خەمی دواڕۆژی وڵاتەکانین لە خەمی مانەوەی خۆیان بە نەشاتی تیجاری وە بەندە نەک بە نەشاتی صەناعی سپاس دەکەم ناوبڕێکمانە دەگەڕێم وڵات مامۆستا وەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 01970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز ماوەسە پێش ناوبڕەکە باسی کۆمەڵێک چارەسەرمان کرد بۆ دۆخی ئابووری هەرێم بەس کۆمەڵێک پێشنیازی سە و پێشتر مەسەلەن وزام لە عێراق شەو فرۆشتنی مڵکی دەوڵەت و مەسەلەن چاکسازیکردن یاخودەوەی کە لە هەرێمەیە بۆ نمونە کۆمپانیا حیزبەکان لە حکومەت دەوڵەمەندترن ناکرێت بڕێک پارەیان لێ وەربیگیرێتەوە نازانم بۆ موچە سەرف بکرێت یعنی بە چه حەقێک پارەیان لێ وەربگیرێ مەسەلەن حکوومەت بێ دەست بگرێ بەسەر مڵک و ماڵیانە نانە فرۆشتنی ئێوانە هەندێک کۆمپانیان لە حکوومەت بەقوترن کۆمپانیای خۆیان بس مثلا کۆمپانیا لە حکوومەت بەقوترە و کۆمپانیانە کۆمپانیایکی سادە نین هی بەرپرسن هی کۆمەڵی خەڵکی دەستڕۆیشتووی ناوت دەسەڵاتی سیاسین لەبەرەوەی هەندێکیان هەر نەچوونە کۆبنەوەکەی سەرۆکی حکوومەت بەڵێ بەس لە ئاسایە لە وڵاتان کۆمپانیا بەخواتر بێت لە حکوومەت زۆر وڵات ئەوەی هەیە مەسن لە دانیمارک ئەو کۆمپانیا لە حکوومەت دەوڵەمەندتر بەڵێ بەدەستەر بنمایەکی شەفافنەوە مەسەلەن زەریبەی خۆی ئەدا مەسەلەن بە شەفافی ساڵانە ئەبێ میزانیە تەقدیمکە ئەو پارەی کە هەیەی نظامێکی منعینە لەکە هادا ئەوە لە عێراق هەیە هەرچەند تا ئێستا تەفعیل نەکراوە ئەم کۆمپانیایە چ شەریکە بێت چ کۆمپانیا بێت چ بانکێ لە ئاخری ساڵ میزانی عمومی تەقدیمەکە نەشاتی ئەو ساڵی چی بووە تەقدیمێکە ئەرباحی چەندێک بووە مەساریفی چەندێک بووە دوای لە ئەرباحەکەی زەریبەی دەخل وەرەگیرێ ئەی سەبارەت بە فرۆشتنی مڵکی گشتی بۆ نمونە ئەمانە هەمووی داهاتن مەسن لە قانونی ئیدارەی مالیە هاتووە باز داهاتەکانی حکوومەتی ئیتیحادیەکە باز لە داهاتی حکووماتی محلیەکە مەسن لە مەجالسی محافظات لە وەسەط و جنوب داهاتەکان لەسەر چیە باسەکە ئاڵێ بەشێکی حکوومەت بۆیان دابینەکە بەشێکی لە ئەنجامی ئەو غەرامە و ڕسومەی کە لەناو محافظەکە پەیڕەوەکرێ بەشێکی لەو گومرگەی کە لە 150 گومرگەی کە لە منطقەی محافظەکە هەیە لە هەندێک جار لە تەشریعات چونکە مەجالسی محافظات جیاوازە لە مەجالسی محافظات لە یخمانەوان سیستەمەکان تەشریعیە هی ئەمە تەنها ڕقابیە یەکێک لە سەرچاوەکانی داهات بەکرێدانی مڵکی دەوڵەتە ئەزانی ئێمە کێڵگەی مۆز کێڵگەی برنج تا ئێستا لە ڤێتنام هی سەردەمی سەدام حوسێنە کڕاوە لە کاتی خۆیان بەڵێ ئەسەی سمارەکە و پارەکەی دێتەوە ساڵانە لە موازنە داخڵەکرێر چەندە گەندەڵی و فەسادێکی زۆری تەیە بەڵام 2000 پارەیە دەگەڕێتەوە باش ئەی سەبارەت بە یاسای ئیدارەی مالی کاتی خۆی کە لە کاتی پەسەندکردنەکەی کۆمەڵێک گلەیت کرد بەڵام مەسەلەن لەوێ پەرلەمانتاران ئەو یاسایە کاتێکەکرێتە جێبەجێ ئەچێتە بواری جێبەجێکردن و لە جێبەجێکردنی شاوان سوورن لەسەر حرفەتی جێبەجێکردن ئەو کاتە ئازانن هەرێمی کوردستان تووشی چ تەنگەژەیەەکە تاسە جێبەجێ نەکراوە تا ئێستا نەچوونەتە ئەوەی کە بەهانە بگرن لە جێبەجێکردن بۆ نمونە مادەی یەک لە فەقرەی هەشتەمە باسی بودجەی هەرێمەکە ئەڵێ بودجەی هەرێم بریتیە لە تەخمینی ئیرادات و نەفەقاتی هەرێمی کوردستان کە تەصدیقەکرێت لەلایەن پەرلەمانەوە دوای ئەنێرێ بۆ حکوومەتی ئیتیحادی وەزارەتی مالیە و تەختی دیراسەیەکەن دوایی دەرجەکرێت لەناو موازنەی ئیتیحادیە واتە موازنەی هەرێم پێش موازنەی دەوڵەتی ئیتیحادیە بێ تەصدیق بکرێت ئەگەر ئەمە بکەنە بەهانە هەرێم لەسەر چه ئاساسێک تەوان من مناقەشەی زۆرم کرد لەگەڵ ئاعزایی لجنە حل نەبوو لەبەرەوەی 5 ئەندامە کوردەکە بە تایبەتی 2 ئەندامیان کە سەر بە هێزێکی سیاسی بوون پێداگریان کرد لەوەی ئەم تعریفە هیچ کەم و کوڕێکی تیانە دوو جاریژەم قەزێم قسۆ ناو باشچووکە تعدیل کرایەوە وتت مەترسیە بوارێن وتم پێش پەسەندکردنی و دوایەوەی تعدیل کرایەوە دیسان ئەو شخصانەمان بان کرد لەگەڵ سەرۆکی لیژنە بە ئامادەبوونی سەرۆکی فراکسیۆنی دوو لایەنی سیاسی دەسەڵاتدار و شاهیدم هەیە کە پێم وتون ئەو فەقەرەیە گەورەترین کێشە دروستەکە بۆ هەرێمی کوردستان لە پاشە ڕۆژە خۆشبەختانە پەرلەمانی کوردستان دیراسی مقتەرەحەکەیان کردبوو من لەگەڵ بەرپرسانی هەرێم کات خۆی قسەم کرد نموزەجم بۆ ناردن ئەو بابەتم بۆ ناردن کەوتیان بەڵێ ڕێی تۆی بەڵام هیچ تەوجیهێک نهات بۆ ئەندامەکانیان کە ئەو فەقەرەیە بێ بگۆڕێ بۆیە تەحملی مەسئولیەتەکە ئێوانەیەکەن ئەوە خاڵی یەکەم لە ڕووی شکڵۆ لە ڕووی ناوەڕۆکۆ داهاتی ئیتیحادی دیاری کراوە داهاتی ئیتیحادی وەکوچی نەوتە گەماریگە زەرایبە کری مڵکەکانی دەوڵەتە ئەمانە هەموو یەچێتە چوارچەوەی داهاتی ئیتیحادی
کێشەیەکی لە عێراقا کێشەیەکی دەستوریە. ئێمە نظامی سیاسیەکەمان نظامێکی لامەرکەزیە، نظامی ئیداریەکەمان نظامێکی لامەرکەزیە، بەڵام نظامی مالیەکەمان سیستەمی مالیمان سیستەمێکی مرکزیە. بۆیە کاتێک دایانێ داهاتی ئیتیحادی هەمیە بێ بچێتە یەک خەزیێنەی موحەدەوە. بۆیە ڕۆژگە ئەوەی کە ئێستا عێراق دەوایە کاڵە قانونی ئیدارەی مالیە بێ جێبەجێکرێ ئەبێ داهاتی هەموو خاڵە گومرگیەکان بڕاتە ناو ئەو خەزیێنە موحەدەوە دووبارە تەوزیعکرێتەوە. بۆیە بۆ ئەوەی بزانم داهاتە چەنە کردویانە بە مەرج لەم تەفاوزە کە دیوانی ڕقابەی مالی ئەبێ خۆی بێت تەدقیقی ئەو داهاتانە بکات لە خاڵە گومرگیەکان. کامەش خۆی بۆ خۆی کاتێک کەشفە بێ ئەمە خەتەرەکەی لێرە دەرناکەوێت. کاتێک کەشفە بێ داهاتی هەرێم چەنە بەفعلی ئەم جارەکانێ ئەزانن بۆ ماوەی چەند ساڵ کە تەسوێ حساب نەکراوە هەرێم چەنی گلداوت. بۆیە ئەو تەسوێ حسابەی کە لە فەقەرەیەکە لە هەموو موازنەکانێڵێ یەتیم و تەسوێت الحسابات لە ساڵی 2005 تا 2019 ئەم جارەکانی ئەوان دەوای ئەو بڕەپارەکەن کە میزانی مراجعە و ئەو تەسوێ حساباتانە دروست بێ. بۆیە ئەمانە هەموو ئەم مەشاکلن کەڵەکە بن دوایی حەلکردنیان زەحمەتە و ئاسان نییە و مەحکەمە دوای یەکلایە کات و کە کێتاوانبار. باش سەبارەت بە مەسەلەی نەوت بە پێی وتارەکەی سەرۆکی حکوومەت بێ لە سەدا 40 داهاتینەوت بۆ حکوومەت دەمێت تۆ لە سا 60 بۆ قەرز و بۆ کۆمپانیا و بۆ تێچوون لە عێراقی ژەمەوە حکوومەت ئیقراری سەرۆکی حکوومەت دوو مەسیجی تیا بوو. مەسیجی یەکەمیان ئەوە بوو بە حکوومەتی پێشخۆی بە بەرپرسی ئەنجومەنی وەزیرانی پێشخۆی کە ئاکاتە ئامۆزای خۆی ئەڵێ تۆ ئەم پرۆسەیەی کە کردوتە پرۆسەی تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستانە بەس بە معنایەکی ئەدەبی ئەڵێ داهاتی نەوت کاتێک کە 700 ملیۆن دۆلار بووە تەنها 300 ملیۆنی هاتۆتۆ مالیە 400 ملیۆن دۆلاری دراوە بە حەقی کۆمپانیاکان کامل لە هیچ وڵاتێکە ئەمە نیە. کەواتە بە مباشر و غیر مباشر ئەڵێ پرۆسەی دەرهێنانی نەوت و گەڕان بە دوای نەوت و هەناردەکردنی نەوت پرۆسەی تاڵانکردنی نەوتە ئەمە سەرۆکی حکوومەت بە سەرۆکی حکوومەتی پێشووی ئەڵێ و بەرپرسیارەتەکە خاتە ئەسوێەوە. مەسیجی دووەمیان ئەوەیە کە ئەم پرۆسەیە بێ بۆ سێنرێ ئەم پرۆسەیە ئەبێ بۆ سێنرێ چونکە بەو شێوە نەزیفە ناتوانین ئێمە بەردەوام بین. بۆ وەساندنی ئەمە چه ئالیەتێک هەیە کۆمەڵی ئالیات هەیە بێ پەرلەمان دوای بڕیاریان باو خوبەرا بانکن تا بزان چۆنم ئالیەت دەکرێت گرێبەستەکان هەموار بکرێنەوە ماوەستا ئەوە مەسەلەن لە پەرلەمانە چونکە ئەبێ حکوومەتی عراقی بێتە سەرخەت ئایا دەعاوای دەولیان لەسەر دروستە بێ وەکۆی کۆمپانیای داناغازیانە دیراسە بتێ من کاتی خۆی لەگەڵ برای بەڕێزم دکتۆر عیزە سابر مناقەشەی و قەزەمان کرد و کۆمەڵێک ڕێکار هەیە ئەتوانن بیگرن نەبەر ئەتوانن بیگرنە بەر بەس نازانم ئەبێ محامی دەولی ئەو قەزیانە چکە من اختصاصم قانون نییە بەڕاست. سەرۆکی حکوومەت کاتێک ئەماڵێ ئەوێ مەسئولیەتەکە لەسەر شانی خۆی دەرکە مەسئولیەت لەسەر شانی سەرۆکی حکوومەتی ئێستا دەرناچێت بۆ چکە هەر ئەم سەرۆکی حکوومەتی ئێستا بەرپرسی گەورەترین دەستگای ئەمنی و مخابراتی ئەم هەرێمی کوردستانە بووە ئاگای لێ نەبوو ئەم عەقدانە ئاواکراون کەواتە کاتێک معارەزە ئەیانوت ئەم کەیسە تەنها 3 کەس ئاگایان لێیەتی قسەکە ڕاست بوو یا ئەبێ بڵێ من ئاگام لێ نەبووە کە ئاگای لێ نەبووە کەواتە مەسئولیەتی خۆی تەقسیری هەبوو لە مەسئولیەتە تەقسیر لە مەسئولیەتیشا ڕوبەڕووی دادگا بێت. بۆیە ئەم نەوتە فعلەن بەتاڵان کراوە ئەم گرێبەستانەی کە کراوە ئەبێ بگەڕین بۆ ئەوەی ئەم گرێبەستانە بۆ واکراون بۆ لە دنیام گرێبەستانە بەم شێوەیە نەکراون بۆ واکراون کەواتە تەرەفی ئەبێ بگەڕین بۆ تەرەفی مستەفید لە هەرێمی کوردستان کێ ئیسفادەی لەم جۆرە عەقد و گرێبەستانە کردووە و پێی دەوڵەمەند بووە کە بریتین لەو بەرپرسانەی کەوا لەم مەلەفایشان کرد. بەس خەڵکەکەش زەریکی بەس بەرپرسان دەوڵەمەند بوون بەڵێ خەڵکەکە ئەوەتانێ موچەی نییە ئەوەتانێ هەرێم کەوتۆتە مەرحەلەیە کە ناتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکە ئەوە زەرەری خەڵک لە مقابلی شاسەیری ئەو کۆمپانیانە بکە کە لە هەرێمی کوردستان تا ئێستا بێجگە لە کۆمپانیەکان گەورەترین دەستگای عەلامی ئیدارەدەن کاک حەکیم. باش ئەی سەبارەت بە 27 میلیارەکە دەمێ پرسیارێکی تر لێ بکەم هەنی ئاساییە مەسەڵەن ئەگەر قەرزیش نەبێت لە 2014ەوە لە 6 ساڵە ئەوەندە نظامی ئیلتیزامی دارایش بێت ئەوەندە بکەوێتە سەر لە کاتێکە خۆت نەوتت فرۆشتووە؟ بەڵێ
سەرەتا سەرۆکی حکوومەت ئەبێ شەفاف بێ لە بڕوە چونکە قەزەیەکی خستوۆتە ناو ساحەکە پێویستە بە دوواداچوون بکرێ و هەموو سەلاحیەت بدا بەو لیژنەی کە دایناوە دیوانی ڕقابەی مالیە کە بزانێم قەرزانە چین. ئێمە لە ڕووی مالیوە کۆمەڵێک مستەلەحاتمان هەیە ئەگەر باسییان بکەین ئەزانین ئەمانە کامیان قەرزن کامیان قەرز نییە کامیان ئیلتیزامی مالیە کامیان ئیلتیزامی مالی نیە. ئایا جارێ ئەم 27 ملیار دۆلارە کە نزیکەی 30 تریلیۆن دینارەکە چەندێکی قەرزی داخلیە چەندێکی قەرزی خارجیە؟ خاڵ یەک. خاڵی دووەم ئەو قەرزە خارجیانەی کە کردویانە بڕوان ناکەم قەرزی دەولیتیا بێ وڵات دابێتی پێیان بڕوان ناکەم قڕوزی موسەساتی بێ تەنیا قڕوزی هەندێک کەرتی تایبەتە کۆمپانیای کەرتی تایبەت عادەتەن قڕوزی سیادی دەوڵەت بیدا لەگەڵ قڕوزی موسەساتیا قڕوزی مویەسەرەیە ینی کاراسانیت بۆکە کاراسانیانی چی ینی فایدەکەی کەمە هیچ قەرزێکی عراق لە ساڵ سێ زیاتر نییە فایدەکەی قەرزی کۆمپانیای کەرتی تایبەت فایدەکەی لە 8 کەمتر نییە لە 108 پێمان بڵێن ئەم 27 ملیارە چەندێکی قەرزی خارجیە و فایدەکەیان چەندێکە و چەندێکی دراوەتەوە و چەندێ عمولە دراوە و چەندێ سەماحمان هەیە و چەندێکە ئەقساتەکانی چەندێکی تەواو بوو لە ئەسڵام قەرزانە چەند بوون. عراق مثلەن لە کاتێکە لە 2023 51 ملیار دلار قڕوزی خارجی هەیە. عادل عەبدولمەهدی ڕئیسی وەفدی عراقی بوو بۆ نادی پاریس توانی تەفاوز بکە لەو 51 ملیارە 7 ملیار و 800 ملیۆنی مایە و باقیەکەی تری عەفو کرد. دوای ئەوی تریشان بە قسدایۆ دوای ئەوە کەوتنەوە قەرز ئێستا بڕی قەرزەکانی عراق لە 16 ملیار دلار بەرزترە. بێجگە لەوانە قەرزێکی ترمان هەیە پێوتێ قڕوزی اختیاری مەسن داوا لە مؤسسەیەکی مالیەکە داوا لە مؤسسەیەکی کەرتی تایبەتەکە بە اختیاری خۆی یا ئەیدا یا نایدا لە تەفاوزە بەڵام هەندێک قەرز هەیە قڕوزی ئیجباریە لە مستەلەحاتی مالیە پێوتێ قەرزێکی ئیجباری قەرزی ئیجباری بریتیە لەو قەرزەی کە حکوومەت پەنای بۆەوە لە کاتێکە قەرزاری هاوڵاتیەکان ئەبێ ئیلتیزامێکی مالیە کەوێتە سەر نایدا وەکو قەرزی مۆزەفین کە ئەمە لە دنیا دووشەوەی یا فایدەی هەیە یا بدون فایدەیە. ئەمەی هەرێمی کوردستان کاتی خۆی کە قەرارێکی مەجلیسی وزەرا دراوە کە هەڵە بووە بە هەڵە ئەم بڕیارە دراوە کە بۆیە پەرلەمان هەر کاتی خۆی بەهاتایەتە دەنگ لەسەر ئەم قەزەیە و بە قانون بکرایە ئەو قەرزە بوایە بە شێوەیەکی سەنەدات بدایەتەوە بە فەرمانبەران اینجا ئەگەر هەرێمی کوردستان باز لە فایدە ئەوانە ناکا ئایا فعلەن فەرمانبەران قابلی ئەوەیە کە و فایدەیە وەرگرن یانە ئەمە قەرزێکی تر. هەندێک قەرزمانەیە قڕوزی قەتاعیە بۆ قەتاعی سەناعیە بۆ ئیسکانە بۆ زراعیە هەندێک قەرزمانەیە قەرز بە عموم ئەکرێ بە دوو تەصنیفۆ قڕوزی ئیستیهلاکی و قڕوزی ئیستیسماری. قڕوزی ئیستیهلاکی لە دنیا هەرچی اقتصادی دنیا هەیە ئەڵێن قڕوزی ئیستیهلاکی قڕوزێکی عەقیمە بەکاربردن بە هیچ شێوەیە نابێ پەنای بۆ بەری. هەرێمی کوردستان 27 ملیار دۆلاری هێناوەتە سەر ئەو خەڵکە کە قڕوزی عینیمان هەیە لەگەڵ قڕوزی نەقدی. قڕوزی عینی بریتیە لەوەی کەوا کۆمپانیایەک دێ پرۆژەیەکە بۆەکە بە قەرز دوای پارەکەی وردەوردەی دەیتەوە وەکو بسمایە مەشروع بسمایە 4000 وحدەی سەکەنیە عەفو 25000 وحدەی سەکەنیە لە عێراق کراوە کۆریەکان جێبەجێیەکەن قڕوزی عینیە. اینجا قڕوزمان هەیە تەویلەیە متەوەسیتە قەسیرەیە. سەرۆکی حکوومەت پێمان بڵێ ئام تەصنیفانەی کە لە قڕوزا هەیە لە ڕووی مالی و ئەمانەمان بۆ باسکە بزانین چەندێکیان قەرزیان داخلی کردووە چەندێکیان خارجی کردووە ئەوەی کە خارجی کردووە فایدەکەیمان پێ بڵێن عمولەکەیمان پێ بڵێن ئەقساتەکانیمان پێ بڵێن سەنەویە یان نۆسەف سەنەویە. سپاس دەکەم کاتمان زۆر کەمەوە بەسەر پرسیارێکتر بە کورتی یەکێک لەو بەڕێزانە کە ڕێکلامان بۆ بەرنامەکرد پرسیاری کرد و کۆمەڵێک بڵێن دەرچووی یەکەمی پەیمانگای نەوتەیە کەس بڵێن دامەزراندنیان مرکزیە لە بڵێن لە مانگی 11 2019 فەرمانی دامەزرانیان بۆ دەرچوو لە وەزارەتی داراییە هیچیان بۆ دەکرێت لە مانگی 4 بەڕێوەبەری مدیر عامی موازنە کتابێکی کردووە بۆ وەزارەتی دارایی لە ئێستادا لە مانگی 4 ینی مانگی پێش ئێستا بۆ دامەزانانی ئەم بەڕێزان چکەوە بڕیا وەزیری نەوتی پێشوو باسی لەوە کرد کەوە چاوەڕێی موازنن فەرمانی بڵێن دامەزرانیشان بۆ دەرچووە لە وەزارەتی دارایی هەر فەرمانێک دەرچێت حاکیم ئەگەر لە چوارچێوەی موازنەی 2020 تەخسیساتی مالی بۆ نەکەن ناتوانرێت دابنەوە باش تا ئێستا موازنەمان نییە بۆ یاوێت چاوەڕێ بکەین موازنەی 2020 بێ یانە
ئەگەر موازنەی 2020 نەبێت کەواتە لە 2020 شمول ناکەن ئەچینە 2021 ئایا لە موازنەی 2020 تەخسیساتی مالی بۆ دانێن یانە چاوەڕێ بکەین با بزانین تەخسیساتی بۆ دانێ ئەوەش کەوتۆ ئەستۆی حکوومەتی عراقی بەڵێ ئێستا دیار نییە بڵێن تا ئێستا دیار ئەوان دەڵێن ساڵانی ڕابردوو لە مانگی 4 وەڵامیان دەدرایەوە لەبەرەوەی موازنە هەبوو ساڵانی دیکە بەس موازنە ساڵانی ڕابردەوەی تیا بوو ینی مەسەڵەن ئەوە یەکێ تەخسیساتی مالی بۆ دانرا چونکە لە ئێستادا پارەی ئەوەی تەرخان کراوە بۆ موچە لە مسودەی موازنەی 2020 53 تریلیۆنە لە موازنەی 2019 43 تریلیۆنە لیژنەی مالی ملاحەزەی هەیە لەسەرەوە و هەموو عقودیشان وەسان لە دوای مانگی 12ەوە کرابێ هەموو عقدەکانیان وەسان. باشە دووە پرسیارم سەبارەت بەوەی کە باز دەکەی هەوڵێک هەیە بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمانی عێراق هیچ چاوڵێکێ لەسەر لە ئێستا دەنگ و باسێک هەیە ناو بەناو باسەکرێ لە ڕۆژی چوارشەمەشا کۆبوونەوە هەیە ئەچینەوە بەغدا دیارە ئەم بابەتانە زوو باسەکرێ چکە پەرلەمانی عێراق ڕاستە پەرلەمانێکە ڕۆڵی کارای خۆی نابینێ خولی پێشووترمان زۆر باشتر بوو لەم خولە بەڕاستی لە ڕووی تەشریعەوە یاسادانان لە ڕووی ڕقابەوە زعیف بووین خولی پێشوو ئەم خولە لە ڕووی تەشریعەوە زعیف لاوازە لە ڕووی ڕقابەشەوە لاوازە کە من یەکێکم لەو پەرلەمانتارانەی نیگەرانم و ڕازی نیم لە ئەدای خۆشم لە ئەدای خۆشت ڕازی لە ئەدای خۆشم ڕازی بۆچی گرەی لە خۆت دەکەی چونکە ناتوانین متابعە بکەین ناتوانین مەسەن ساڵان بەدەیان مەلەفمان ئەنادە وەزارەتی دارایی و وەزارەتەکان و جوابیان ئەداینەوە و تحقیقاتمانە کرد و بەدەواداچوونمانە کرد مەلەفی زۆر گەورەمانە جوڵان لە ئێستادا ئەوە 2 ساڵ بەسەر تەمەنی پەرلەمانمان تێپەڕیوە نەمتوانیوە 4 مەلەف بجوڵێنم یا 4 مەلەف متابعە بکەم لە ڕێگەی وەزارەت بۆی گۆڕین حکوومەت و کۆرۆناوە کارگەری دروست نەکردووە ینی پەرلەمان خۆی بە شێوەیەک لە شێوەکان ئەو تەغییری حکوومەتە و ئەو ناجێگیریە و ئەو خۆپشاندەنانە کاریگەری هەبوو تشکیلی لیجان و ئەو محەسەسە و تایفی و ئەو قەزیانەش کاریگەری زۆری هەبوو. زۆر سپاس بۆ ڕێز مام سەحمەدی حازی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.
کتێبی هونەری ژیانسازی لە ژیاننامەی پێغەمبەری مەزن خوێندنەوەیەکی نوێ بۆ شێوازی ژیانکردنی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لە 3 بەرگدا کە لە بۆکسێکدا کۆکراوەتەوە لە نووسینی سلێمان بن عەوز و وەرگێڕانی تۆفیق کەریم. بەرگی یەکەم هونەری سەرکردایەتیکردن لە ژیاننامەی پێغەمبەری مەزن. بەرگی دووەم هونەری گفتوگۆکردن لە ژیاننامەی پێغەمبەری مەزن. بەرگی سێەم هونەری بەختەوەری خێزان لە ژیاننامەی پێغەمبەری مەزن. هەر بەرگێک لە چەند بەش پێک هاتووە و هەر بەشێکیش چەندین نمونەی ڕاستەقینەی لە ژیانی پێغەمبەری مەزنی لەخۆ گرتووە. تێکڕایان چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ ماڵ و خێزان، هاوڵانی، دەوروبەری، پاشان شێوەی گفتوگۆکردنی لەگەڵ هاوبەشداران. ئێستا لە کتێبخانەکانی شار و شارۆچکەکانی کوردستان دەست دەکەوێت. دابەشکاری سەرەکی سلێمانی کتێبخانەی ڕێنوێن، هەولێر کتێبخانەی ڕێدار، لە بڵاوکراوەکانی ناوەندی هزری و ڕۆشنبیری خاڵ. کتێبی هونەری ژیانسازی لە ژیاننامەی پێغەمبەری مەزن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي تونا تدين بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء فير نبي الو الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلامة كان ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر پاريكي زور منينه ايتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شيفوريا ايتو سنة جيرابوي ربا بوريك لامبو ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین. بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێ ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 0 224 75 74